هەر لە سەرەتای دامەزراندنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستانەوە گەندەڵی وەکو پەتایەک سەرجەم سێکتەرەکانی حکومڕانی گرتوتەوە. لێکەوتە خراپەکانیشی بەردەوام بۆ سەرشانی هاوڵاتی ئاسایی بووە. ئەوانەشی لی سوودمەند بوون حەزبەکانی دەسەڵات و توێژێکی دیاریکراوی دەستڕۆیشتوان بووە. کاریگەری لێکەوتە خراپەکانی گەندەڵی ئەگەر لە ساڵانی هەبوونی و لە کاتی هاتنی پارەی بەلێشەو لە بەغداوە لەسەر تاک بە تاکی خەڵک لاواز بوو بێت. ئەوە ئێستا لەگەڵ نەمانی پارەی بەغدا و کەمبوونەوەی داهات و سستبوونی چالاکی ئابووری بە شێوەیەکی گشتی هەمووان بە چاوی سەر ئاسەوارەکانی گەندەڵی لە تێکشکاندنی ئیرادە و ئیدارەی هەرێمی کوردستان دەبینین. دەسەڵاتدارانی هەرێم کە خۆیان پێشتر بە شانازیەوە باسییان لە ئەزمموی حکومڕانی هەرێم دەکرد، ئێستا خۆیان دانیان بەوە داناوە کە ئەم حکومڕانیە نەک نمونەی نییە بەڵکو ئەزمموونێکی تەواوپڕ لە کەم و کوڕیە، بە تایبەت لە ڕووی کارژێڕ و دام و دەستگایی و حکمی یاساوە. با بڕای بەشێک لە چاودێران بۆ دەربازبوون لە دۆخی خراپی ئابووری هەرێمی کوردستان جگەر لە پێکهاتن لەگەڵ بەغدا هیچ بژاردەیەشی دیکەی لە بەردەمدا نییە. بۆ پێی سیاسەتی شکست خواردووی ئابووری سربەخۆ و نەبوونی ئیرادەی بەهێز بۆ چاکسازی هەرێمی کوردستانی لە هەموو ڕوویەکەوە ئیفلیج کردووە. بەپی لێکدانەوەکان ئەم دۆخی ئابووریەی کە هەرێمی کوردستان و عێراقیشی تێدایە بەم شێوەی ئێستا نامێنێتەوە، بەڵکو ئەگەر هەیە سەختتر بێت. بۆیە دۆخەکە چی دیکە بەرگەی غروری بەرپرسان و مزادەی نەتەوەگەری و نیشتیمان پەروەری و چاواشەکردنی خەڵک ناگرێت، بەڵکو پێویستی بە هەنگاوی کرداریە کە خەڵک لە مەینەتی ئەو حکومڕانیەتە ڕزگار بکات کە هەر بەدەستی دەسەڵاتدارانی کورد بەسەریدا هێنراوە. لالاکی دیکەوە ماژەکانی ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە ئێستادا دوورە. بەغدا خۆی بەدەست کێشەی داهاتەوە جیرۆدەیە. دوایەمین هەوڵی دابینکردنی موچێ لە ڕێگەی قەرزی نێودەوڵەتیەوە. یارە هەرێمیش وەکو بەشێک لە بەغدا مافی بەرکەوتنی بەشێک لەو قەرزانەی هەیە، بەڵام سیاسەتی سربەخۆی ئابووری هەرێم کە هەرێم ناتوانێت دەستبەرداری ببێت وا دەکات بەغدا بیانووی لەبەردەست بێت بۆ بێبەشکردنی هەرێم لەو مافە، مەگەر لایانی سێم وەکو ئەمریکیەکان دەسوەردان بکەن، ئەگەرنا باپی ئاماژەکان ڕێکەوتنی هەرێم و بەغدا بەرەو بنبەست دەڕوات و داوەکانی بەغدا لە هەرێم خەریکە دەبێتە تاعجیزی، داوەکانی هەرێمیش لەلایەن بەغداوە قبوڵ ناکرێت. لەم نێوەندەدا ئەوەی کە زیانمەندی یەکەمە تەنها چینی موچەخۆر و کاسبکاری ناو بازاڕە کە لە ئەنجامی کێشمەکێشمی سیاسی نێوان هەرێم و بەغدا لەلایەک و مزادە و دروشمبازی دەسەڵاتدارانی هەرێم لەلاکی دیکەوە دووچاری نەمانی داهات و ژیانی کولەمەرگی تەنانەت لەبەر یەک هەڵبۆشانی خێزانیش دەبێتەوە.